والله هربي آوين دستانا أم دستاني صارك يعني أمنا هاو قشتي زور نية مخانوانا همي صارك دو صالة مالي ليري بس أوكا هرب نية أو كاتي سر آوي الشهي خوارو دي إيمنا قات إيما زور بكمية قات إيرا يتر بانز روج أو منا بدل روج هاوينان أو هر هيتسو بخوا بار هاوين سي مانغرق ما أو مانكري يتسن كوبنويان كر والله قلي ما زول الرباطها هاي تكم هيتسي بو إيرا نكر زور زلامة كان رويش نيانت بس برون ومال هيتز مكان وعد يعني داو هات نويتر طوار وعدك أبو زور هوليان دابو الصبكة لنا قرو قراوين يعني بارانا باري أم دستانة إيما بس لنا قرو قراوينا والله داوا كاري ما نوي أوصب مانبو بكريو خو زوري جنيه الصبكة يعني واخوت عن يبين زور نية صبكي وكش مانبو تساق بي وك خواري وك مالا كانت أو مان بي روجنا روجيكو هو يسم والله إيما صالك هاتونا تيرا همي خانو كان طازي همي صالك وصالنيوكا يعني لو تي هاتونا أما كيش مانا والله إيما كريت سيب ممت خواه بس ذكريتي نجاتم به بار إيما سيمان رك بس أو مان كريوه أو الشور أو هي تقرأ جيد لنا قراوة كبين تنهول مان دا استفادة نبو هيوادارم ريبارتها يتمانك أم حافظة طازيش تيك مان بوبكا للري أم كنالي بياموا پامێکتان پێشکەشەکەین وەرم بەدەم داواکەمانەوە ئێرانە وا بوو ماوەی 2 مانگە بەرپرسان وا بوو ماوەی 2 مانگە بێ ئاوین بێ خزمەتگوزارین مناڵمان هەیە نەخۆشمان هەیە یعنی ئەگەر دستان بێ بێرانەیە سایارە دەرناچێ کاتی دەنگدان دێ هەمووتان خۆتان ئەم بێرانە دەرگا بە دەرگا لە ماڵەکانە دەم بۆ دەنگدان ئێستاکە ئێمە داوای حەق خۆمانەکەین لە ئێوە داوای برایانە کاکە وەکو حسابم ماڵی برایەکتان لێرە یعنی وەرم بەدەم داواکەمانەوە بێ ئاوین وا 2 مانگ و نیوە بێ ئاوین قەترە ئاو نییە ئاو بە تەنکەر ئەکڕین وەڵڵی 50,000مان داوە بە تەنکەری ئاوی شیرین کەس ئاوی سوێر ناخوا بە ئاوی شیرین 50,000مان داوە ینی تەلەفۆن بۆ بەرپرسەکەین کەس نایە بەدەم داواکەمانە تەلەفۆنم بۆ خودی بەڕێز کاک ئەحمەد مدیری خەدەماتی کەرگوڵ ئەنجومەنی محافەزە تەلەفۆنم بۆی کرۆدێتی موقعەکەتم بۆ بنێرە شتێکتان بۆگەین هیچمان بۆ نەکراوە چەند ڕۆژە ئاومان نهاتووە بە تەواوەتی خۆی 2 مانگ و نیوە بێ ئاوین بەڵام ئەم چەند ڕۆژە بە تەواوەتی ئاومان نەماوە شەی خەدەماتمانێ لەگەڵ بەرپرسان قسەمان کردووە کۆتا قسەیانەوە بووە کە یعنی دانە دەسەوە بە کورتەکەی وتی لۆ زیاترمان پێ ناکرێتەوە خانەکانتان بفرۆش بای ئەوە نەبووە یعنی تەنکێکت پڕ نابێت 10 دقە چارێکێک لەوە زیاتر نییە ئەوش لە دوای ماندووبوونیە زۆر و پەمپلێدان و هیلاکێ زۆر ئەنجە وەڵامەکە ئەوەیە لێ بەبان چاو کێشەکەتان چارەسەرە ئاسانە ئەکرێت هیچ شەروە خۆیەتی هەفتە ڕوا مانگە ڕوا 2 مانگە ڕوا هەمان کێشەیە من لەوەتی لێرەمەوە ساڵێکە لێرەم کێشەی ئاومەیە لە یەکەمەوە تا کۆتا